سلامی خی گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام علیکم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار عیبادەتی ئەم مانگە پیرۆزەدا هەموو لایەکمان وەربگرێ، ڕۆژەکانمان، شەو نوێژەکانمان، قورئان خوێندن، زەکات و سەدەقەکانمان هەمووی لە تەرازوی چاکەکانی هەر کەسێک لە ئێمە لە دەفتەری ئەعمالمان بۆ بنووسێ بە زیادشەوە. داواکارین لە پەروەردگار تەوفیقمانش بدات، تەمەنمان باقیکە هەتا ئەم چەند ڕۆژەی ماوە لە خزمەتی خوای پەروەردگاردا بتوانین کە عیبادەت بکەین و ئەنجام بدەین. ئیماندارانی بەڕێز، خۆتان ئەزانن های لە ناو دەڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزدا 23 ڕۆژ ڕۆیشتووە و ئەچین بەرەو 25 و 27 و کۆتایەکەی. ئەم ڕۆژانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر عیبادەتی تیا کردووە، هاتوۆتە مزگەوت و پاشانش سوکارەکەی ئاگادار کردێتەوە خێر و بەرەکەتی مانگی ڕەمەزان لەم دە ڕۆژایە، بە تایبەتی لە تاکەکان، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بگەڕێن بە دوای لەیلەتول قەدردا لە شەوانی تاکەکان. بۆیە ئێمە شەوانی زەوجەکان شەگرین لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی هات بە ئەسحاب و یاوەران بۆی پیان بڵێت لەیلەتول قەدر چی شەوێکە. بینید و کەس دەنگیان بەرز کردەوە و دەمەخاڵەیەک بوو ئەوە بوو خوای گەورە لە بیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بردەوە بۆی ئەو دەشەوە دیاری نەکا. ئەو حکمەتی دیاری نەکردنی ئەم دەشەوەش ئەوەیە بۆی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی زیاتر عیبادەت بکەن، بۆی زیاتر خێر و بەرەکەت بۆ خۆیان کۆ بکەنەوە. خوای پەروەردگار ئەم دەشەوەی دانا، بۆیە ئێمەش کە تاکەکان تەئکیدین لە تاکەکانایە، بەڵام زەوجەکان شەگرین ئەڵێن نەکوا پێش و پاشێکی بێ بکەوێتە ئەو شەوانەی تر. تۆ ئەگە شەوی لەیلەتول قەدر بگرین و شەوەکەی ترش ئەجر و پاداشتی خۆت هەیە. 83 ساڵ بەوە نەبان کە 83 ساڵ وەبانەوە سەرەوە ئەجر و پاداشتی خۆت هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ لێیان پرسی ئەی پێغەمبەری خوا چی شەوێکە، فەرمووی لەبیرم چوو، هاتم پێتان بڵێم بەس ئەمەم بینی لە یادم نەما کە ڕۆژەکەتان بۆ تەئکید کەم. لە حەدیثێکی مبارەکی تردا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بگەڕێن بە دوای لەیلەتول قەدردا لە شەوی 29دا، لە شەوی 27دا، لە شەوی 25دا. ئەم حەدیثانم بۆ هێناوە چونکە ئەو حەدیثانە باس ناکەین لە 21 و 22 و 23. ئەمانەش حەدیث هاتووە، بەڵام تازە ئێمە ڕۆیشت. ئێمە باس ئەوە دەکەین کە ماوە چۆن دەستی پێوە بگرین، واتە حەدیث هاتووە لەمانە ئینسان بتوانێت عیبادەت بکات و بۆ ئەوەی 83 ساڵەکە بۆ خۆی مسۆبەرکە. کێ ئەڵێ ئێمە ڕەمەزانێکی تر ئەبینینەوە و دێینەوە ئاوا و لەشمان ساغ دەبێ و دەتوانین ئاوا دووبارە دانیشین و دەرفەت ئەبێ و کێ ئەڵێ ژیان وا ئەبێ و ئەمانە گەشتی احتیمالاتە ئیماندارە. بۆیە ئەم خێرە گەورانە لە دەستی خۆمان نەدەین، بگەڕین بۆ دوای ئەو شەوانەدا و دانیشین عیبادەتێکی جوان و چاک بکەین. هەوڵ بدەین عیبادەتەکانمان کەم نەکەینەوە ئیمانداران. بەداخەوە ئەمڕۆ مسڵمانان لە دەشەوی ئاخیر، لە دەشەوی ڕۆژی ئاخیردا یەواش یەواش چۆڵی دەکەن و دەگەڕێنەوە، بەڵام خۆی خێر و بەرەکەتی ڕەمەزان لە دەشەوی و لە ڕۆژی ئاخیرایە. حەدیثەکان، ئایەتەکان ئاماژە ئەکەن لەسەر ئەوە، چونکە ئەو شەوەی کە لەیلەتول قەدرە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر زەویدا چەندێ بەردەیە. کێ ئەتوانێت بەردەکانی سەر زەوی کۆ بکاتەوە بیژمێرێ؟ ژماردنی نایە. ئەڵێ مەلایکە لەو بەردانە زۆرترە. لە شەوی قەدردا مەلایکەکان لەگەڵتانە کاتە عیبادەت دەکەن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دەستەخەنە ناو دەستان، بەڵام ئێوە حسی پێ ناکەن. ئەو شەوەیە کە جوبریل ئابەزێ و لەسەر ماڵی خوا کەعبەی مبارەک ئاوایدا ئەچەقێنێ، ئاڵەکەیشی سوڵ دەکردا ئەچەقێنێ ناو عینوانی ڕەنگەکەی هاتووە، و پاشان بە مەلایکەکان ئەڵێ بڵاوە بکەن بەسەر زەویدا، بڵاوەی لێ بکەن، بڕۆن بزان ئومەتی موحەممەد چی ئەکا. ئەم جاوانش بڵاوەی لێ ئەکەن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمەنە مەلایکە زۆرە، ئەگەر بتان بینیایە بەلوکی پەنجە ڕێتانەکە لەسەر زەوی، بەلوکی پەنجە، بەڵام ئێوە نایبینن. ئەمەنە مەلایکە زۆرە لەو شەوەدا.
ئەم مەلایکانە هەمووی دەچنەوەش کە لە سبەی یان ئەچنەوە بەلای خۆی پەروەردگار کە ڕۆژ دەبێتەوە سبەی کە دەچن خۆی پەروەردگار لیان ئەپرسێ ئومەتی محەممەد چی دەکەن و داوای چی دەکەن کە دانیشتوونە لە ماڵەکانی خوادا عیبادەت دەکەن و داوای بەهەشت دەکەن و لیان خۆش بێ خی گەورەش موژدەی خۆشەداتە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لیان خۆش دەبن تۆ چی داوایکیان چێ بۆیان جێبەجێ دەکەن کەواتە ئیمانداران ئەم شەوانە زۆر گەورەی لای خۆی پەروەردگار ڕازی مەبن بەهەشت کاتی نوێژی تەراویح ئیمانداران با ئێمە هەندێک شتەی هەڵە تێگەیشتووین ئەو مامۆستا عەزیزانەش کە وەختی خۆی فتوایان داوە ئێستا تەڕاجوعیان کردە لەو فتوایانە نوێژی شەو نوێژی هەشت کات نییە هەشت کات بکەیت و دانیشتی و تەواو ئەمە ئەو حەدیسەی کە دایکە عایشە ئەڵێ من پێغەمبەرم نەبینیوە یعنی دایکە عایشە نەیبینیوە یانزە کات زیاتر بکات بەڵام ئێمە ئەگەر سێر بکەین زانایان عالمان دانایان بچینەوە بۆلایەن هەر سێریان کە هەیە هەشتی کردەوە بە وترەکەەوە یانزە هەیە بیستوێکی کردە هەیە سی شەشی کردووە هەیە چێ شەش کردووە ئیمامی مالک سی شەشی کردووە تۆ بڵێ ئەم کەڵە پیاوانەیش نەزانن نا تۆ بڵێ ماڵی خوا هیچ نەزانێ ئێستا بیستوێ کاتەکە من و تۆ تەواوین کە لە چاوی ئەوانە ڕبع علمێکمانیش نییە ئەوان گشتیان عولەما و زانا و دانا بەڕازی نەبین بە هەشت کاتی شەو دانیشین پێغەمبەری خوا چۆن نوێژی کردووە تۆ بێ ببرسە بڕۆ ئەو حەدیسە شیر بکەرەوە دایکە عایشە کە فەرمێ بیلال ئەڵێ دام لە دەرگا وتم ئەی پێغەمبەری خوا نوێژی بەیانەیە پێغەمبەری خوا یانزە کاتی کردن حتا بەیانی نەکەوەی کە چارێکە من هەشت کات بۆ تەواوەکەم ئەم نوێژە لەگەڵ ئەو نوێژە ناگرێتەوە تۆ گرێتە بە چارێکێک سنەتی پێغەمبەر جێبەجێکەی نا ئیمانداران بڕۆن بخوێنەوە کتابەکان ببینن علەمایان چۆن باسییان کردووە شێخ ئیسلام بڕۆ کتابی صحیح السنە بخوێنەوە علەمایان زانایان ئەو حەدیسانە کۆکەنەوە دوای ئەوە بزان علەمایان گشتیان چیان وتووە چیان فەرمووە و چۆنیان وتووە ئیمامی عومەر پێغەمبەری بینیان نەبینی لە دوای نوێژی کرد یان نەکرد بەڵێ پێغەمبەری بینی خۆ پێغەمبەر هەر لە مزگەوت دانەی کرد لە ماڵا کردی ئەبوو بەکر لە ماڵا کردی ئیمامی عومەر هات خەڵکی کردە خەڵک هات بۆ خۆی نوێژی کرد تاک جەماعەت نەبوو پێغەمبەری خوا هات پیاوە تەمەنەکانی ئیمامی عومەر هات پیاوە تەمەنەکانی خستە لایە گەنجەکانی خستە لایە بە گەنجەکان وتی زۆر بخوێنن بەڵام یانزە ڕکات بکەن ئیبراهیم ڕۆ ئەوە ناکرێ بە خەڵک ناتوانی ئێمە زۆر بخوێنین خەڵک تەحەموڵ ناکات بۆیە هەشتا چی کرد ئەوانەی کە تاقەتیان نییە هێزیان نییە وتی فەرمووی ئەوە بیستوێک بکەن دوو ئیمامی دانا تۆ بڵێ ئیمامی عومەر نەزانێ پێغەمبەری خوا بیستوێکی نەکردووە بڵێ خۆ زانیوێتی خۆ ئەسڵەن هەر لە مزگەوت نەکراوە بەڵام ئیمامی عومەر هات بۆ ئەم خێرە ئێستا تۆ نوێژی تەراویح حەوەیتە نیمەی شەو ئەی ئەو خەڵکەوا شەو دانانیشت لەکوێ تەراویح بکاوە تۆی نێریتۆ بۆ ماڵ لە دەشەوی ئاخیرا ئەی نێریتۆ بۆ ماڵ ئەی تێی بیکا ئەی شەو خەڵک دانانیشێ خۆ گشتی وەک مونەتۆنیە هەیە مۆزەفە ناتوانێ هەموو شەوێ دانیشێ هەیە واجبێ هەیە ناتوانێت لە ماڵ بێتە دەرەوە خێزانی دەترسێ هەرێکی عوزرێکی هەیە ئەی ئەم خەڵکە لەکوێ تەراویحەکەی بکات تۆ مزگەوتی لێ داخەیت و دەڕۆیتە ماڵەوە سنەتی پێغەمبەر جێبەجێ دەکەم و وەڵڵا سنەتی پێغەمبەر ئەتوانێ برێ سنەتی پێغەمبەر ئەوە نەبووە سنەتی پێغەمبەر ئەوەیە نوێژی تەراویح سنەتە سنەتیشی بەردەمی نییە هەشتەکەی بیستەکەی چلەکەی سەدەکەی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل لە سجنا لە شەوێکە سجن لە سجنا 180 ڕکاتی کردو ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل قائد ئەهل السنە ناوێنن ئیمامی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ماڵی خۆیان 300 ڕکاتی کردووە تۆ بڕۆن ئەو پیاوە و کەڵە پیاوانە چەند ڕکاتیان کردووە تا بەیان ئێستا دی عیشاگەکەوە ڕاتەوە وەڵا سنەتی پێغەمبەر جێبەجێ سنەتی پێغەمبەر بە نیم ساعت ناوێت شوق ندارم يعني چه با ما خوا و من لیار کنم ما باش کار دکار سیار رایج چه ولا سنت به من جب جب هو عالم چیه با امام چیه کا سنت چیه جب جب ایمان داره ایمش تکان من هم دشت ایمان تا دین با خمان دینش نیه هر خمان سیر بوینه اما هم دشت ما هو وترا ويستا ما مساعدانه كوان وتوندي كان بشيمان بونته كان هلا ما نكر لما زاني مسلمان شوان بردمينيه چنين وجدن كر بۆیە بە تەفاسیل ئەو شتانە بخوێنەوە بۆی من دوودڵی لە دڵی موسڵمانانە دروست نەکەین هەشتەکەی خۆت بکە لەگەڵ تەراویح
ئەگەر ناتوانانی شەو دانیشتی هەشتەکەم وێ لە دەست بچی تو هەموو شەوی ئەو هەشت کاتە بکەی لەگەڵ وترەکە پێغەمبەری خوا فەرمی هەر سی شەوگەت بۆ نووسرێ کە تۆ شەو نوێژیت کردەوە کەواتە لەیلەتەل قەدر بەری تۆ ئەگەر دانیشتی بۆ لەیلەتەل قەدرش نەتوانی بۆ کەسێ عوزری هەبێ کەواتە هەتوو هەر بۆتە نووسەر ئیماندار کەواتە ئێمە بتوانین لەم لە شەوەدا مزگەوتەکانمان قەڵەباڵغتر بکەین جارێ دە شەوی ئاخیری ماوەمان لێنێ ڕەمەزانە ناومانە بار بکە و بڕوا و نەمێنێ هەر لە بیستی مانگەوە بزانین ڕەمەزان تەواو بوو ئەبێ وریابین خێر بۆ خۆتان کۆکەنەوە ئیمانداران قیامەت سەختە واللهی سبحان اللهی بۆ تۆ دۆرە یەک ڕکعات نوێژ لە ڕەمەزانە بۆ تۆ دۆرە غەیری ڕەمەزانش وریابن نوێژ مەدە لە دەست خۆتان وریابن ئەوانەی خێرە مەیدە لە دەست خۆتان وجوانش بکۆڵنەوە لە وەزعەکە نەکەرێت کە قسەی کرد بەخوا مامۆستا سەرمان لێ تێک چوو بۆ سەری لێ تێک چوو تۆ بە قسەی هەموو کەسی ئەکەی ئەوەت خراپە بۆیە سەری لێ تێک بچێت شتەکان دوودڵی دروست نەکەین لە دڵی موسڵمانان سەرفترە بۆ نمونە ئیمانداران بیبڕنەوە بەسێتی وەڵا پارا درێ وەڵا خواردن نەدێ بەسێتی ئیمانداران ئەو شتانە بڕاوەتەوە لە کۆنا هەندێک ئەڵێن بە خواردن باشە هەندێکی ئەوکیان ئەگەر زەمانێک هات تۆ لەوانە عالمتری کە قسەیکی ئاکەی تۆ لە شەخلی ئیسلام عالمتری لە خەلیفەی پێنجەم عالمتری خەلیفە بوو خەلیفە وڵات یابر لە ڕێوە نەیە لا خەڵک خواردن بدا ئیستا تۆ چی بە خەڵک دەڵێی ئەگەر خواردن نەبێ نابێت تۆ چی تۆ لەو عالمتری زاناتری داناتری لە قیامەتی خۆت ناترسی قیامەت نییە بەناوخوا و پێغەمبەر و قسەکەی تۆ نازانم ئەم خەڵکە بۆ نەزادەکا یەکسەر فتوا بدا ئیمام شافعی وتوێتی هەر سێ مەزهەبە ئیمام ئەبوو حەنیفەش وتوێتی ئەو ئیمانە بەڕێزانە کە تۆ وڵاتی خۆت ئەوەی چی وتوە هەردی بۆ خەڵک باشە خەڵکەی ئەمڕۆ خەڵک وجدانە بخەگڕ فتوایەکی دڵی خۆت بدا ئەم خەڵکەی ئێستا پێویستی حاڵی بە عام گشتی پێویستی بە چییە بەپارە زۆرە پێویستیان بە خواردن بەپارەیە بابە وەڵا بەپارەیە ئەیتر بۆ عینادی بکەین ئێمە خەڵکی لەمان جێکەوتووە پێویستی بەپارەیە عەمەلیات کات دوو برنج چی لێ بکە پێم بڵێ خواردن چی لێ بکە ئەسڵەن برنج لە حەدیثا نییە لە برنج لە حەدیثا نییە من قیاسمان کە چوار شتمانەیە ئەو چوار شتە چییە گەنمە جۆیە خورمایە لەگەڵ چییە ترێیە ئێدە بڕۆمانە بدە خەڵک بزان وەریگرێت کەی لە زەمان پێغەمبەرا برنج بووە بەڵام وتومانە قوتی خۆت بخۆی ئەینا بەڵام ئەمڕۆ خەڵک بۆ ئەوەی پارەکەی زۆرە وەڵا چون برنج بایعەکەشە دەن قەینا برنج خۆت بایعی خۆی بایعی بدە قەینا من کێشەیتیان نییە بەڵام بۆ وابین بۆ خوا ئەوەنە سەرد ئەوەنە ڕەزیلی یعنی بۆ مەسلحەتی خەڵک لە چیایە ئەوە بدەن هەر ئەوە نەڵێن مەسلحەتی خەڵک لە چیایە لە کاملێتی ئەوە بدەن ئەمجا قەبوڵە بۆ خەبڵ نییە ئەو کەڵە پیاوانەیەکی وەک ئیمامی بوخاری هەرچی حەدیثەیە بوخاری دایناوە بوخاری ئەڵێ کاکە پارە ئەگەر مەسلحەت بوو بیدە لە سەحابەکان عومەری عەبدولعەزیز ثەوری کۆمەڵێ لەو پیاوە چاوکانە وتویانە خوا مە قسەی من و فڵان و فڵان و فڵان بەلان نییە خۆ لە گرفان خۆمان ئێمە دەری ناکەین من بەرژەوەندی خەڵک نامگرینە ئیسلام بۆچی زەکاتی داناوە بۆی فەقیرەکان تێبگەین ئەی بۆچی سەرفترەی داناوە بۆی فەقیرەکان لە جەژنە و غەیری جەژن نوقسانەکان بڕکەینەوە لە چیان مەسلحەتە ئەوە بدەیت ئیماندار لە ساڵی نەوەتەکان ئێستا وایە من ئەموت خواردن نەبێ نابێ بیدەین چونکە لە ساڵی نەوەتەکانە پیاوەتەمەنەکان دەزانن ئێمەش لەوێ شتێکمان بەفکر بێ خواردن پێویست بوو چونکە خەڵک پارە لەو کاتەدا خواردن پێویست بوو ئەمجا ئەمڕۆ ئەم ساڵ زەکات 3.5 پارەکە بۆ نمونە 2.5 بوو پارەکە زەکات بۆ نمونە کە ئەوانەی کە ڕۆژوو ناگرن زەکات 7.2 پارەکە 4.5 بوو ئیمانداران ئەوانەی زەکات دەزانن زەکات دانە نیشتەی فتوا ئەوان چۆن داێنن سێربژێوی خەڵکەکەن خەڵک فتوایەکە دەن بۆی ئەوەی خەوەن پارەیە پارەکەی نەفەوتی هەموو ساڵی زەکاتی لێبسێنی 10 ساڵ دوایە بە پارەی نەبێنی خۆ بوونە دوو بیر ناکەنەوە ئەوان زانان عالمن دانان خۆ ئەو کەڵە پیاوانە قیامەتی خۆیان نەدۆزێتەوە لە کوردستان تۆ بۆ فتوایەکی وڵاتێکی تری بۆ من دەینی من هەم لە وڵاتی عێراقا و هەم لە وڵاتی کوردستانە کوردستان چی بود بە من ئەوە دەکەم شەرعەن وایە قانونەن وایە یاسانە وایە
من چی بکەم سعودیە بۆ خۆی فتوا خۆیەدا هەموو وڵاتەکانی تریش فتوا بۆ خۆیەدا منیش فتوای خۆم هەیە لە وڵاتی خۆمدا بۆ یەکێ لەو پیاوە ڕێزانە کە شێخ ابن بازە ئەپرسم لێ بڕۆ فتواکەی بخوێنەوە ئەڵێ ئەگە وڵاتێک وتی بە پارە زەکات دەرکەن سەرفتر دەکەن ئایا زەکاتەکان دروستە یان دروست نییە و ئەتوانن ئەگە دروستش نەبی دووبارەی کەنەوە وتی زەکاتەکان دروستە و ئەبێ بە قسەی ئەو وڵاتەی خوانشکەن فتوایان لەسەر چی داوا بدەن و پێویستیش ناکات دووبارە سەرفتەکەیان دەکەن ئەیستەیەکە قوتێتەوە سوێنە خوا بەعدام مامۆستا ئاینیشە یان کەسێکە وربا بعنادي قسەیشی لەگەڵ بکەیت تووڕا بێ هەڵەشێ وازانەی ئیسلامەتی بەمەیە کە بابە بە من نییە با ڕجاتان لێ یەکەم سەر لە خەڵک تێکمەدەن والله گونەحبارە بن و دڵی بخەنە ناو خەڵک والله گونەحبارە بن و دڵی بخەنە ناو خەڵک هەر شتێک دوودڵە وازی لێ بێنن بێنن خەڵک عیبادەت کە خەڵک خەیر کە سەدەقە کە بەردەمی مەگرە پارەکەی بەردە 7,200 زەکاتەکەی بە جوانی هەمووی بدام هەر کامیشی ئەدا بە بیراییماندارە خۆت بڕۆ بۆ ماڵەکە خواردنی بێوت و خواردنی پێویست نەبوو ئەوە بڕۆ پارەکەی بێوت پارەکەی بێوتە باشتر هەردی ئینشاڵڵا هەردی تەواوە هیچ کامی ئیشکالیش مەبڵ و دڵیش مەخە دڵی خۆتەوە ئەم چۆن وزێتی ئەو شوایە مەجاڵمی ئەنامە دەرفەت بێ بەخوا زۆری هەیە من باس پێم بەڵام حەز ناکەم بچم ئەو تەفاسیلە و ئەو بەڵام ئەبیسم لەیلا و لەولاوە زۆر قسە ئەکەم حەز ناکەم باسی کەم حەز خۆم دوورەگرم بەڵام زۆر پرسیارمان لێ کرێت پێمان ئەوترێ مامۆستا بەخوایش نازان چیمان کردو ئەوە بدەین و ئەمە بدەین و بەخوا ئەمە بکەین و وایان وتووە و وایەژن و بۆیە من حەزەکەم ئەو بابەتە کە سەدی کەین و باسی نەکەین هەر کامی ئەدەی بۆ خۆت باشە و ئەم دە ڕۆژە سەرفترش وا سونەتە 2 ڕۆژ بەلەوە هەندێک عولەما وتیانە پێشی نوێژی جەژن بدرێت شەوەکەیە تا بەیانی هەندێک عولەما وتیانە نا 2 ڕۆژ بەلەوە شەتوانی واتا 28 و 29 سەرفترەکەت دەرکە و یا بن ئێستا سەرفترە دەرمەکە لەگەڵ زەکاتەکەت تێکەڵی کەی نا سەرفترەکە بێت 2 ڕۆژی ئاخیر دەریت بەڵام زەکاتەکە دەتوانی لە مانگی ڕەمەزانە کە دەریت چکە خۆمان کۆکەینەوە بەرەو 27 دەچین چکە 27 حەدیثەکانی زۆر لەسەرە و ئەوەشە کە ئینسان خۆی کەکات کۆکاتەوە بۆی چەند ڕۆژێکی ماوە عیبادەتی خوای پەروەردگار کە خوای ڕەحمان لایەتمان کە عاقبەت خێرمان کە ڕێشمان ساف بکە ئامین ئامین